ئەو کارەبایە کاتە 24 ساعت لەکوێوە هاتووە لەکوێ سوتەمەنیەکەیەت حسابی ئەو شتانەکە تۆ فەخرت هەبێ بە میلەت و بە وەزارەت و بە حکوومەتەکەی خۆت مەبە بە دژمنی ناوخۆ. بەهۆی هاتنی وەرزی زستان و نزمبوونەوەی پلەکانی گەرما خواستی هاوڵاتیانیش لەسەر کارەبا زیادی کردووە. هەروەها بەهۆی دابەشنەکردنی سوتەمەنی لە پارێزگای سلێمانی هاوڵاتیان بۆ گەرمکردنەوەی ماڵەکانیان پەنا بۆ کڕینی هیتەری کارەبایی و هیتەری غازی دەبن. خاوەن دوکانەکانی ئامێرە کارەباییەکانیش دەڵێن بازاڕی فرۆشتنی هیتەریان گەرمە. دوکاندارێکی تریش دەڵێت تەنها لە ماوەی 3 ڕۆژدا زیاتر لە 300 هیتەری غازی فرۆشتووە. بۆنی نەبوونی نەوتەوە نەوتیان نییە خەڵکێکی زۆر سەری گرێتە هیتەرەوە بۆی نەوت نییە لە ماڵەکە هیتەرەکە کرد بۆی ماڵەکەی گەرم کاتەوە بە پێی جۆری نرخەکانی شێتر هەیەتە لە 20,000 دەست پێەکە 15,000 دەست پێەکە 30,000 40,000 تا 70,000 ڕات ماڵی شتیوە گڕی گرتووە بەس ئەم هاوڵاتیە هاتووە تا لەم پێشنگا کارەبایە سۆپایەکی خازی بکرێت و دەڵێت نەبوونی نەوت دوای کردووە بە ناچاری پەنا بۆ ئەو سۆپایە بەرێت. خەمی گەورەشی ئەوەیە ئەگەر بەو جۆرە بڕوات نرخی غازیش لە بازاڕەکاندا بەرز دەبێتەوە. دەژڵێت بەهۆی نەبوونی کارەباوە هیتەری کارەبایی چارەسەری دەردیان ناکات. کارەبانیە نەوت نییە یعنی خەڵک چی بکات لەم سەرمایە چی بکات بەبێ خۆ بەبێ سوتەمەنی ناشی چار نییە یعنی هیچ چارێک نەماوە 3 ساڵان هەتا حدێک 2 بەرمی نەو دەدرا تەئکیدم هەتا ماوەیەکی ترەوە کە ئەزانن ئەوە بچۆتە بازارەوە خەڵک ڕێوێتی لەسەرەوەژەوە حکومەتیش بێ یا هەر کەسێک بێت بەرنامەیەکیان بۆ ئەوشدا ناوکە غازەکەش گرانەکەن. بەڕێوەبەری ڕاگەیاندنی کارەبای سلێمانی دەڵێت بەشێکی زۆر لە وێزگە و مەحاویلەکانیان پێویستی بە چاکردنەوە هەیە بەڵام قەیرانی دارایی ڕێگرە لە چارەسەرکردنی کێشەکانیان لە ئێستاشدا لە تواناندا نییە لەو چەند کاتژمێر کارەبایی کە دەدرێت بە هاوڵاتیان زیاتر دابین بکەن. ئێمە بڵین چاوەڕانمانە کرد لە وەرزی زستانە ڕەوشی کارەبا باش نابێت لە بەرەوەی یەکەم کێشەمان هەیە لە تۆڕەکانی کارەبایە سیانە نەکراون لە بەرەوەی بودجە نەبووە کە لوپەل و پێویستی یەدەگ نییە و دوای ئەوەش هەروەکو پێشتری وتم دابەش نەکردنی ئەو نەوتیسپی کاریگەری هەیە لەسەر خواستی کارەبا چونکە خەڵک یەکسەر پەنا بۆ بەکارهێنانی هیتەر و سپلیتە بۆی حەقی خۆشیێتی یعنی لە کاتێکا موچەی پێنەیت و نەوتیشی نەبێ بێگومان پارەی پێنیە بچێت لە بازاڕ نەوت بکڕێ. لە ئێستاە تەنها ئەو بڕەکارەبایی کە ڕۆژانە پێمانەگە هەوڵدین بە شێوەیەکی یەکسان و عادل دابەش بکرێ. لە ماوەی 25 ساڵی حکومڕانی دوو پارتی دەسەڵاتدار ئێستا ڕۆژانە 3 تا 4 کاتژمێر کارەبای نیشتیمانی بۆ هاوڵاتیان دابین دەکرێت. جگەلەوە تا ئێستا نەوتی سپی بەسەر هاوڵاتیاندا دابەش نەکراوە. ئەمە جوای کردووە هاوڵاتیان بۆ گەرمکردنەوەی ماڵەکانیان پەنا بۆ غاز بەرن کە دوور نییە قەیرانی کەمی غازیش لەم نزیکانەدا سەر هەڵبدات. ڕامی عوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.